نزیکەی 2 مانگ تێدەپەڕێت بەسەر کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام حکوومەتی تازە هیچ هەنگاوێکی ئەرێنی بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و جم و جۆلی بازار تا ئێستا نەهاوێشتووە. ئێستا کاسبکاران بە شێوەیەک بێکار بوونە، خۆزگا بە ساڵی ڕابردوو دەخوازن. ئەمەش لە کاتێکدایە پێش پێکهێنانی حکوومەتی نوێ هاوڵاتیان ئومێدیان زۆر هەبوو کە ئەو کابینێ جیاوازتر بێ لە کابینەکانی پێشوو. بازارنێکا بازارێ وەڵا مەعاشەکە نییە و بازارەکەشە بۆی نییە. وەڵای هیوادارین مەعاشەکە ساوی بازارەکە سادەبی لەگەری بەدی کوز تاسینەکە تاسینە بە بازارەکە وای لێ نەدا هەروچ خۆیتی خراپترە بەرەو خراپیش دەڕۆ. ئەو کات باشتر بوویانی ئێستا هەروادێ و خراتر دەبی پار باشتر بوو چونکە ئەو کاتە هەبوو ئێستاکە نییە ئەگە موچە بدرێەوە بکرێ گۆڕانکاری حتمەن دەبی چاوەچی لە میلەتی بێ حکومەت وەنیە واستە بەو میلەت برم نە میلەت بەبێ حکومەتی ئەبی نە حکومەتیش بەبێ میلەتی ئەبیتر هەردوو پێکەوە دەبی ئەوە بن پێکەوە خۆش ئەسپێنێ تا هێوارە لێرە دانیشم 10,000 15,000 ئیسیفادە ناکەم لەوەڵایی کە ئەوەش نەعاد بن ڕۆژە بوو یەک بە ڕەخەم ئیسیفادە ئێوە تەحسیری کردیە کردە زۆر کردە تا ساڵە زۆر کردە بازار نییە ئەم لە بنسا ڕادیم کرێ سارێ مەسرف بەخوا ڕۆژ دوای مەسرفەکەش بۆ دەرنا ئازا کرێ خانم بەسەر 4 ساڵە بکردی حکومەت ماوەی ملەتە دەبێت خەمی لێ بکە ئەدی ئەوە خۆی ئەوتانە کەمزۆری هەموو عایدە حکومەتە. ئەم کابینەیە ئەرکی خزمەتی هاوڵاتیان لە پێش هەموو کاروەرکەکانی دیکەدا دەنێت و خۆی بە خزمەتکاری هاونیشتیمانیان دەزانێت. لە ڕۆژی سوێند خواردنی سەرۆک و وەزیرەکانی کابینەی نوێم سەرۆکی حکوومەت ئاشکرای کرد ئەولەویەتی کارکردنیان خزمەتکردنی هاوڵاتیان دەبێت، بەڵام تا ئێستا ئەو بەڵێنە لە ئەرزی واقع جێبەجێ نەکراوە و نەبووەتە کردار. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت هەر لە سەرەتاوە دیار بوو کە ئەو کابینێ جیاوازتر نابێت لە کابینەکانی پێشوو چونکە هەمان عەقلیەت و سیاسەت بەڕێوەی دەبات. قسەیەکێ دەڵێن مانگە شەو سەر لە ئێوار دیارە ئەو کابینێش ئەو کابینەکانی تر دیار بوو کە هیچ پێ ناکرێتن بۆیە ئەم کابینێژ من ئومێد دەکەم کەشتی باش لە خزمەت هاوڵاتیانی بەڵام ئەگە بەو نەهەجەی کە 2 مانگە کار دەکاتن هەمان دەردی کابینەکانی ترە بەڵکو خراتریشە خەڵکانەکە بوو کە ئەزمونیان هەبوو لە ڕابردوو چاوەڕێوانە کە کابینێکی باش لەدایک بوو بۆ چکە تەماشا دەکەین هەمان دەموچەوە هەمان سیستەم هەمان پارتی سیاسی ئەو کابینیان دامەزراندووە بۆیە پێویستە خەڵک جارێشتر بە چاوکراوەتر لە شتەکان بڕوانێتن بۆیە تاوەکو سیستەم نەگۆڕێتن هیچ کێشێک نییە کە ئەو لایەنانە بەردەوام کابینە لە دوای کابینە تەنها ژمارە زیادە بێگەنە هیچ لە بارودۆخی خەڵک ناگۆڕێ. لە ماوەی 3 دەی ڕابردوودا 9 کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێکهێنراوە. لە کارنامەی هەموو کابینەکانیش خاڵی سەرەکی باشترکردنی باری دارایی و ژیان و گوزەرانی هاوڵاتیان و خزمەتکردنی زیاتر بووە، بەڵام تا ئێستا بەشی زۆری ئەو بەڵێنانە هەر مەرەکەبی سەر کاغەز بوونە و نەبوونەتە کردار. هاوڵاتیانیش بە هیوای ئەو ڕۆژەن ئەگەر تەنها بۆ جارێکیش بێت لە دایکبوونی کابینەیەک ببینن کە لە خەمی میلەت بێت نەک پڕکردنی گیرفانی بەرپرسەکان. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.